ئەم کاتتان باش بەڕێزان خۆشحاڵین لە دووەم ڕۆژی دیداری سلێمانی لە زانکۆی ئەمریکی لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە لەگەڵتان بەردەوامین وە کەمیشا ئێمە دەمانەوێت ئەو کەسانەی کە لێرن زۆرترین بیر و ڕاو بۆ شوونەکان و خوێنەوەکانیان وەربگرین لەسەر ئێستای ناوچەکە دۆخەکە بە شێوەیەکی گشتی گۆڕانکاریەکان کورد لەکوێی ئەو گۆڕانکاریانەدایە لەسەر دۆخی ناوخۆ ئەمانە ئیدی پرسیاری دیکەی بەدوایەت شرۆڤەی زۆر هەڵەگرێ بۆ ئێمە بەسمە لەگەڵ بەڕێز سالار عەزیز سیاسەتمەدار کەسێکی دیار لە شاری سلێمانی گفتوگۆی ئەم پرسانە بکەم. مامۆستا بەخێر بێ سوپاس کە ئامادەی لەگەڵمان خۆشحاڵم پێکەوە گفتوگۆکەینەوە و هاتمە خزمەتی جەنابەت پاری شەرم کاتانە پێکەوە بووین. سوپاس دەکەم. ئەم دیداری ئەم ساڵ چۆن بوو؟ هیچ جیاوازیەکت بینی لەگەڵ پار؟ وەڵی جیاوازی هەبوو پێم وایە فراوانتر بوو، ینی گرنگی زیاتری پێدرا بوو، خەڵکانی بەشدار بوو لە مستەوایەتی جیاوازە زۆر بوون ینی لە حقیقەتە. بەڵێ ئەو کەسانەی کە لێرە بوون ئەو کۆبوونەوە فراوانە کەسانی باڵا لێرە بوون لەسەر ئاستی ناوخۆ لەسەر ئاستی دەرەوە ئەوروپا ئەمریکا ئەمانە تا چەند گرنگ بوون بۆ بەشداریکردن لەم دیدارە؟ جارێک گرنگە ئەمانە بوونیان هەبێت؟ جارێ یەکەم هەر کۆبوونەوە پێکەوە بوون و دانیشتنیان لە کۆڕ و کۆبوونەوە بە بەرچاوی خەڵکەوە قسەکانی خۆیانەکەن شتێکی زۆر باشە لە ڕاستیان و هەموو ئەو جاریان ئەو هەموو خەڵکە لێپرسرا و بڕیاردەر و ئەمانە بە تایبەتی خەڵکانی بیانی وانە کە لێرە بوون بە تایبەت لە هەلو مەرجێکی ئێستا لە کوردستانە و لە دنیا هەیە و گۆڕانکاریانی کە ڕوویداوە بڕێی من ئەم دیدارە بە وجودی ئەوان توانم بڵێم باشتر خۆی نوانم باشتر سەرکەوتوو بوو. باسی ئەم هەلو مەرجە و گۆڕانکاریەکانە کرد با بینە سەر ئەو باسی کە بڵێن ئەم گۆڕانکاریانە ئەم دۆخەی ئێستا هاتۆتە پێشەوە کورد تێیدا زەرمەند دەبێت یاخود دەتوانێت وەکو دەرفەتێک ببینێ بۆ خۆی؟ من پێم وایە گۆڕانکاری زۆر گەورە بۆ ڕوویداوە لە ناوچەکە کە ئەمە بێگومان تاسیرێکی زۆر گەورەی بە باشی بەڕێی من لەسەر کورد دەبێت. بۆچی؟ چونکە گۆڕانکاریەکان بە ئیتیجاهێکە لە حقیقەتە ئێمە زەرمەند نابین. بۆ؟ چونکە ئێمە لەگەڵ ئیتیجاها نەبووین، ئێمە لەگەڵ ئیتیجاها دروستەکە بووین. ئێمە وەکو میلەتێکی زوڵم لێکرا وەکو میلەتێکی بەشخورا و بە دوای ئەوانە گەڕاوین کە دەسەڵاتدارن لە دنیا بۆ ئەوی لایەک لە میلەتەکەمان بکەنەوە بۆ ئەوی پشیوانیمان لێ بکەن بۆ ئەوی هەوڵ بین بە ئامانجەکانی خۆمان بگەین. ئێمە لەناو دڵ و دەرێونی خۆمانە ئەوشی نەیوت بێ لە حقیقەتە لەم بەرەیە بووە، لەم ڕێگەیە بووە، لەم ڕێبازە بووە کەواتە تۆڵی دەرفەتە. من پێم وایە ئێمە ئەوانە قەرزاری ئێمەن لە حقیقەتە چونکە ئێمە دروست بیرمان کردوێتەوە. ناڵێم هەموو کورد هەموو تەرەفێکی سیاسی دروست بیری کردوێتەوە، هەبوو بە پێچەوانەوە بە عەکسی ئێمانە بیری کردوێتەوە. لەبەرەوە کە قەرزاری ئێمەن ئێمەش وەکو میلەتێکی ئاشی خواز زۆڵ لێکرا و هەمیشە لەگەڵ بەرەو پێشون و گۆڕانکاری و مەدەنیەت و دیموکراسیەت و ئازادی و ئەوانە ڕێەکە. ڕاستی من پێم وایە کە وەختی ئەوە هاتووە کە بین لەوە بکەنەوە کە میلەتێک لەم ناوچەیە ڕۆژهەڵاتە کە ئەبینین گۆڕانکاری گەورەی تا ئەبێت و تا ڕوویداوە ئەبێ ئێمە جێگای خۆمان نەگوەک ئێستا بەڵکو زۆر باشتر و گەورەتر و وجودی خۆمان دەرخێن و پشتیوانیمان بکە لەسەر کەوتنی میلەتەکەمان. بەڕێز سالار، ئەگەر لە سەدەکانی ڕابردووە کورد جەنگا بێ بۆ ئەوەی کە بەرگری لە خۆی بکات بۆ مانەوەی ئەمە وەکو قۆناغێک، ئێستا دەکرێت بزانین کورد لە چ قۆناغێکە؟ ئێمە هەر لە قۆناغی بەرگری و داکۆچی بینیا و قۆناغەمان تێپەڕاندووە، قۆناغی وجود. فعلاً وەکو تۆ ئێمە لە ینی فترەیەک
کە جارێکی کرد دەستوان کردەوە بە شۆڕش و خەبات و جۆژدان و وەسان و بەرامبەر ئەو ڕژەمەی کە ئەویست هەر وجودیشمان نێڵێ بەڕاستی ئەو مقاومە بوو بەرگری بوو لە نیشتیمان بەرگری بوو لەتەوە وڵاتەکە بەڵام ئێمە زۆرمان تێپەڕاندووە ئەوە تقریبان زیاتر لە 30 ساڵ زیاتر ئێمە چیانێکمانێ زۆر بەداخەوە ئەمانتوانی ئەم چیانە زۆر بە باشتر ینی بەڕێوەی بەرین و بتوانین هەنگاوی باشتر برین بۆ پێشەوە شوێنیەوە نییە باسی کەم و کوڕەکانکەن ئەزانین دەرفەت و هەلی باشمان بۆڵکرد بەڵام نەمانتوانی بەهۆی ناکۆچەکانی ناوخۆ بە تایبەتی نەمانتوانی سوودی لێ ببینین بەڵام ئێمە قۆناغەمان تێپەڕاندووە ئێستا کورد لە دنیاە میلەتێکی دیار و ناسراوە وەکووتم ئێمە میلەتێکی کە لەگەڵ ڕووداوەکانە بە حقیقەت لە ڕێن ڕووداوە پێشکەوت و شارستانەکانە ڕێمان کردووە ماوەیەکی زۆرەیان 30 ساڵ زیاترە ئێمە لەناو ئەو چوارچێوەیە ڕێەکەین بۆ لەگەڵ ڕێگە ینی بەرە دروستەکە ڕێمان کردووە لە حقیقەتە ئیتر وەختی ئەوە هاتووە ئەم دروشمانی کە ئێستا چەند ساڵە ئێمە بەرزی ئەەکەینەوە ئێڵێن ئەبێ بیگۆڕین ناکرێ هەرم دروشمانە و ئەو قسانی کە ئێستاڵێن ئەو داخوازیای هەمانە هەرمانە بڵێنەوە ئەگەر هەرمانە بڵێنەوە جارێکی تر هەمان ئەو تەجروبانی چەندی ساڵە ئێمە بەتایبەتی لەگەڵ ئەو ڕژێمانە کە لەگەڵیانە ئەژین بەداخەوە هەرمانە دووبارەکەینەوە کاک سەلا قسەیەکی جوانت فەرموو باست کرد وتێ ناکرێ بچینەوە سەر ئەو ناکۆچیانەی کە هەبووە ئێستا دەرفەت هاتووەتە پێشەوە بەڵام با من تێی نەپەڕێنم ئێستا ئەم دۆخە سیاسی هەرێمی کوردستان کە تێیداین لە سەروبەندی پێکێنانی کابینەی نوێداین دەمانەوێت پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە یعنی بکەوێتە سەر پێی خۆی نەکارا بکرێتەوە بکەوێتە سەر پێی خۆی و دەست بە کارەکانی بکات بەم دۆخەوە ئەتوانین ئێمە ڕێ بکەین لەگەڵ گۆڕانکاریەکان دەتوانین کاریگەریمان هەبێ وەکو هەرێمی کوردستان بڕوا بکە زۆری پەیوەندی بە خۆمانەوە ئەگەر ئێمە یەک و یەکگرتوو بین پێکەوە بین باشە هەموو میلەتەکەمانم و حیزبەکان پێکەوە بن بە تایبەتی ئەوانی چاویان لە دەرەوەی بەداخەوە هەندێکە بینیم چاوی لە غەزەیە کە چی چاوی لە کوردستان پۆشیوە نایەتە پێشەوە زۆر بە دڵ و بە گیان ئەوێ لەو شوێنەی کە وەستاوە لەو شوێنە هەر بووەست ئەمە ناودەنەی چی دووفاقی لە سیاسەتایان دووفاقیە ئەمە توانم بڵێم ینی دوورکردنەوەیە خۆشەویستی نیشتیمان و بیرکردنەوە لە ئایندەی نیشتیمان ئێمە بۆ نمونە ئێمە داوای ئێمە عەلاقەیەکی فیدرالیمانێ لەگەڵ عێراق بەڵام ئەوە چەند ساڵە بەتایبەتی لە ساڵی 2023 ڕاستی ئێمە ئەناڵینین بەدەست نظامێکەوە بەدەست حکومڕانێکەوە کە نەبوو خۆیان باشە نەبوو ئێمە باش لە ناو خۆیانە نظامێکی دیموکراتی نظامێکی شارستانی باشە نظامێک کە هەنگاوی گەورە بەرەو پێشەوە بنێ بۆ گۆڕانکاری لە هەموو بوارەکانی ژیانە نە لای خۆی وای کردووە نە بڕوای بە قەزیەکەی ئێمە پێویستە هەمومان بزانین یعنی هەموو کوردێک بزانێت کە ئەم جۆرە نظامانە بڕوایان بە مەسائلی کە دیموکراتی نەبوو ینی بڕوای بە حەقی بەرامبەریش نییە تۆ باوەڕت بە گۆڕانکاری عەقڵەتی حکومڕانی نەماوە لە عێراق هیچ ممکن نییە کاکە گۆڕانکاری بە شخص دەکرێت بە ئەفرادەکان بە عەقڵیە دەکرێت ئایا ئەو عەقڵیەتەی کە ئێستا حکومڕانی عێراقەکە ئەگۆڕێت هیچی لێ ئەبینین هیچ گۆڕانکاریەک بە پێچەوانەوە نابینین بەڵکو بۆ دوایەوەی بینین ئێمە وەختی خۆی ئەوانەمان باش ناسی بۆی وتمان ژیان لەگەڵ ئەوانە زۆر زەحمەتە ئەی دنیا ئێمە ئەمانوێت بە میلەتەکەمان بڵێن بزانین چی ئەوێ هەیە توانین ڕێ بکەین لەگەڵ ئەمانە
ناتوانین کەواتە میلەت چی بکەین؟ بەڵام تۆ واقعەکەت هەیە کە پەیوەستی بەوانەوە میلەتەکەوتی باجیابینەوە وتی باجیابینەوە فعلا کە تۆ ناتوانانی لەگەڵیا بژی کە مافی تۆ بڕوا بێ مافی تۆ نییە کە مافەکانی تۆ کە حەقی خۆتە باشە کە بەشەریەت پێی بەخشیوی باشە ئەو بڕوای پێنیە تۆ بە زۆر لەگەڵیا بژیت بە زۆر یانی بە کوتەکی ئەو مامۆستا سالار کاتم کۆتایی هاتۆ بە زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم بەرەوە زۆر نا ئەبێ بڵێم هەندێک جار گوێمان لێ بێت ئێستا بەڕێستان یەکێکن لەوانەی کە خەباتی شاختان هەبووە خەباتی سیاسی خەباتی مەدەنی خەباتی ئیداری ماوەیەک لە سوڵتەیە بوون دەوتری ئێمە پەشیمانین خەباتمان بۆ ئەم ڕۆژە نەکرد بەڕێز سالار عەزیز پەشیمانە لە هیچ وێزگەیەکی خەباتی خۆی من هیچ پەشیمان نیم پێچەوانەوە هەموو شتێک من پێناوی میلەتەکەما کردبێت تا ئەم لەحزەیەش و تا کۆتایی ژیانیش کە من بەش بە حاڵی خۆم بەردەوامم دانەنیشم باشە و من پەشیمان نیم شانازی پێوەکەم سواس دەکەم بەڕێز سالار عەزیز سواس کە ئامادەبووی لەگەڵمان دەستت خۆش بێ زۆر سواس بەڕێزان گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز سالار عەزیز سیاسەتمەدار کۆتایی هات شاد بوو